بەداخەوە کاتژمێر 5 خولەکەی ماگەدا کرانەوە کە ڕووداوێکی ئاگر هەیە لە ڕوونگۆڕێک لە گەڕەکی 94 باداوای نزیک بەنزەخانەی ئاکار تیمەکانمان گەیشتنە شوێنە ڕوودا بەڵام بەداخەوە ڕوونگۆڕەکە سوتاوە ئۆتۆمبیلێکیش لە ناو ڕوونگۆڕەکە بسووتا بەڵام ئەوەی جێگای دڵخۆشی ئەوەیە کە هیچ کەسێک نەسووتا و جانی لە دەستناوە وەروها برینداریش نەبوون ئەوە مادەم زیانی جانی نەوی زیانی مادی قەرەبوو دەکرێتەوە خاوەنەکەشی خۆی لێرەیە زیانێکی زۆری بەرکەوتەوە بە حەقیقەت بەڕاستی ئاگرەکە زۆر بە خێرایی تەشەنەی کردووە کاری سبوغیان کردووە لە بەشێکی ڕوونگۆڕیەکە لەبەر دەستیان کەوتۆتەوە ئیدی قسمەتی خوای گەورەیە و سوتا الحەمدولillah شکرانەی خوای دێ یعنی هیچ زەرەر و زیانێکی گیانیمان نەبووە بەڵام وەکو زەرەر و زیانی مادی سەروی دەفتەرمان ڕۆیی و سارەی برایە گچکەکەم لە ژۆرێ بۆ ئاگری گرت وەکو کە بە خۆتان دەیبینن کە بوویتە پارچە ئاسنەک و هیچی تێدا نەماوە بەڵام ئەوەش جێگای داخە کە هەرچی کردمان لۆمان نەکوژاوە الحەمدولillah شکرانەی خوای دەکەم کە جیرانەکانشمان زۆر بەهانامە واتن ئەوەی بە هەریق و ئەوەی بە تەلەفۆن و ئەوەی بە سۆندەی ئاو ئەوەی کە هاوکاری کردین بە هەموو شێوازێک یعنی مەمنونی هەموو لایەکیمە کە هەر بابە ئەوەی دەکرد برایەکانەمە 4-5 برا لە ژۆرێ بوون هیچمان نەسووتاین الحەمدولillah